بەڵێ باسی ئەوەیە کە عێراق لەم شەڕەوە تێگلێت یاخود نا ئایا گروپە چەکدارەکان ئەبنە هۆکاری ئەوەی ئەم شەڕەشی عێراق بگرێتەوە و عێراق بە دەردی غەزە و بەیروت بڕوات هەوڵی زۆرە درێت بۆ ئەوەی کە ئاشتەوایی بێتە ئاراوە و ئاگربەستێکە بێت بەڵام ئەمریکا دەڵێت ئەوە حەماسە کە هیچ کات ئامادەی ئاگربەست نەبووە و 2 هەفتە زیاترە چاوەڕێی وەڵامێکی حەماس دەکەین بۆی ئیسرائیل هێرشەکانی لە غەزە ڕابگرێت بەڵام حەماسی وەڵامێکی نییە کاتێک بەنێوەگیری قەتەر و میسر داوای ئەم ئاشتەوایی و ئەم ئاگربەستە کراوە ئەوەی کە هەیە سەپەرستەندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەری فراوانبوونی ئەم جەنگە ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ئێلی گۆڵد سەرۆکی دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژێتی نێودەوڵەتی لە واشنگتن لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش. بۆ بۆچونی ئێوە ئەمریکا تاکەی لە پاڵپشتی ئیسرائیل بەردەوامە بێت؟ بەڵێ ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی ئیسرائیل بە دنیاوە. پرسیارەکە ئەوەیە بە چ توانایەک ئەوان هاوکاری پێشکەشی ئیسرائیل دەکەن. هەر سەرۆکێک سیاسەتی خۆی هەیە و ئەجێندای خۆی هێت لەبارەی هەر وڵاتێکەوە. ئەم ئیدارە و ئیدارەی بایدن تەواو پشتیوانی ئیسرائیلی کردووە لە پێشکەشکردنی هاوکاری بۆ کاتێکی تەواو درێژە. ئەگەر کامەلا هاریسیش لەم هەڵبژاردنەدا سەرکەوتو بێت پشتیوانیەکان بۆ ئیسرائیل بە شێوەیەکی زۆر کەم دەبێت. ئەگەر دۆناڵد ترەمپ ببێتە سەرۆک و هەڵبژاردنەکە بباتەوە بۆ وەزمونەی کە هەمانە وەک ئەوەی کە لە سەرۆکاتی خۆی داکردی پشتیوانی ئەو بۆ ئیسرائیل بەردەوام دەبێت و فراوانتر دەبێتن. ئێستا ئیسرائیل دەڵێت ئێمە لە حەوت بەرەوە لە شەڕ داین. تاکە ئەتوانێت بەردەوامی بەم حەوت بەرەیی شەڕ بات؟ ئیسرائیل بەردەوام دەبێت لەو جەنگە تا ئەو کاتەی ئەوان بتوانن ئەم کارە بکەن. ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین خاڵێکە کە گەڕانەوەی بۆ نییە. ئیسرائیل پێویستە ئەم جەنگا بباتەوە و پێویستە کۆتایی بۆ بهێنێت کە دەستی پێ کردووە. هێرشەکانی 7 ئۆکتۆبەر کاتێک ئەمڕۆ ساڵێکی تێپەڕاندووە ئەمە جێگەی قبولکراون نییە. نازیەکانی ئەڵمانیا هێرشی لەم جۆرەیان کردووە سەر خەڵکی جوو دەوڵەتی جوو. ئەمە خاڵەیەکە کە سەرۆک وەزیران ناتانیاهۆ هیچ بژاردەیەکی نەبوو، تەنیا ئەوەی دژمنەکەی تێک بشکێنێت و بتوانێت جەنگەکە تاو شوێنە باتاوەکو ئێران وەک ئەوەی کە ئێمە پێشبینیمان کرده بوو کە ڕوودات هەر ڕۆژێک ڕەنگە ئەم جەنگە ڕووداتنەوە. وەڵامی بۆ ئێران بۆ هێرشەکەی ئێران دەبێت بۆ سەر ئیسرائیل. ئەمە شتێکە کە تاوەکو ئێستا لەمە پێش نەکراوە. یەکجار ئەمە ڕوویدا کاتێک موشکیان ڕاستە و خۆ نرد بەبێ ئەوەی گروپە چەکدارەکانی سەر بە ئێرانیان کردە ئامانج و ئیسرائیل پێویستە وەڵامێکی توند بداتەوە. پرسیارەکەش ئەوەیە کە کێ پشتیوانیان دەکات. من بڕوام وایە کە دەیبینین و هەست پێ دەکەین کە ئیسرائیل پشتیوانی هەیە لەلایەن هاوپەیمانەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانەی کە لە ڕێکەوتنی ئیبراهیمیدان و ڕەنگە سعودیاش هاوکاری بکاتن. بۆیە ئەمە دەرفەتێکە بۆ ئیسرائیل بۆ ئەوەی بتوانێت ئەوەی دەست پێ کردو کۆتایی پێبێنێت. کەوا بێت ئەگەر ئیسرائیل و پاڵپشتیانەی نەبێت ناتوانێت درێژە بەم شەڕە بات. ڕەنگە کەسێک وا بیر بکاتەوە، بەڵام ئیسرائیل توانای هەیە بۆ ئەوەی بەردەوام بێت لەم جەنگە و لەو دۆخەی کە ئێستا هەیە ئیسرائیل ئەو توانایی هەیە بۆ ئەوەی بەردەوامی بەم شەڕ بدات. هەندێک هاوپەیمانی هەیە و چەک و جبەخانەی هەیە لە نێو خۆی وڵات کە دەتوانێت بەردەوامی بە جەنگەکە بدات و لەم جەنگەدا براو بێت. هیچ پرسیارێک نییە کە بەبێ ئەمریکا و بەبێ پشتیوانی ئەمریکا تەنانەت ئەو پشتیوانیەکەمەی کە لەم ئیدارەوە بەدەستی دەگا بەڵام دەتوانێت بەردەوامی بەم جەنگە بدا. ڕەنگە جەنگەکە زۆر خێراتر کۆتایی پێ بەهاتبە ئەگەر ئەمریکا و ڕۆژ ئاوا بەردەوام بانە لەو پشتیوانیانەی کە پێشکەشی ئیسرائیلیان کردووە دوای ئەوەی کە کەمێک
هێرشەکە هەفتی ئۆکتۆبر بەردەوام بوون. دکتۆر ئێستا ترسە گەورەکە ئەوەیە کە ئەم جەنگە فراوانتر بێت و عێراق تێوە بگلێت بەوەی گروپە چەکدارەکانەوە ئەوانەی کە لە عێراقن و جاجار هێرشەکەنە سەر ئیسرائیل بۆ بۆچوونیەوە ئەم جەنگە فراوانترە بێت؟ من بڕوام وایە جەنگەکە فراوان دەبێت بەڵام بە شێوەیەکی دیاریکراو ئەوە نییە کە بەوەی کە باسی لەوە دەکرێت قسەی لەبارەوە دەکرێت ئەمە تەنیا پێشنیارە من پێم وانە کە ئەمە جەنگی جیهانی سێمی لێ بکێتەوە بەڵام بڕوام وایە ئەمە فراوان دەبێت و بەردەوام دەبێت جەنگێکی بەردەوام دەبێت و ئیسرائیل پێویستە وەڵامی هەبێت بۆ ئەو لایەنانە کە هێرش دەکەنە سەر ئیسرائیل. من بێگومان پرسیارەکەش ئەوەیە کە کێ دێت و بەرگری لە ئیسرائیل دەکاتەوە ئەمە زۆر ئەمە پیشان دەدات کە تا چەند جەنگەکە فراوانتر دەبێت و بەردەوامی پێ دەدرێت. ئێستا ئێمە دەزانین و لە بەرچاومانە کە لە لوبنان ئەوان لەگەڵ حوسیەکان و لەگەڵ ئێرانیش بەردەوامن لە شەر ڕەنگە پێویست نەکات لەمە زیاتر فراوانتر بێت ئەگەر وڵاتانی ڕۆژئاوا هاوکاری پێویست پێشکەش بکەن ئەگەر هەندێک لە هاوڕێیانی ئیسرائیل لە ناوچەکەدا بەردەوام بن لە پێشکەشکردنی هاوکاری و یاخود هاوکاری زیاتر بۆ ئیسرائیل وەکلەوەی کە ئێستا دەکەن بۆیە بڕوام وانە بەم شێوەیە بێت کە قسەکان باسی لێوە دەکەن بەڵام ڕەنگە فراوانش بێت بەڵام ئەگەر ڕۆژئاوا و هاوڕێیانی ئیسرائیل و کامالا هاریس تەنانەت هەندێک لە بەریتانیا پێشنیازی ئەوە دەکەن. بەڵێ دکتۆرانە ێزانین کە ئێستا ئەمریکا لە عێراق هەیە و بەردەوامە لە ڕاوێژکاری و پاڵپشتی سەربازی و ئەمنی بۆ عێراق. ئێستا قسەی ئەمریکا چییە بۆ عێراق و عێراقیەکان کە تێوە نەگلێن لەم جەنگە وەکو چۆن ئەمریکا دەڵێت ئەم جەنگە جەنگێکە پەیوەندی بە وڵاتیانی عێراقەوە نییە؟ بەڵێ من ئەمە دەڵێم دەڵێم ئەو هەژمونەی کە لە عێراقدا هەیە هەژمونێکە کە بە تەواوی ڕەنگە ببێتە هەوەی کە ئێران دەیکات لە ناوچەکەدا و ئێران چۆن ئەم جەنگە بەرەو پێشەوە دەباتن. ئەڕوانینی من لەم بارەیە و لەبارەی ئەم بابەتە ئەوەیە کە زۆر باشتر دەبێت دوای ئەوەی کە زۆر بە خراپتردا تێپەڕوە ئەمە دەرفەتێک دەبێت بۆ عێراق بۆ ئەوەی بڕیاری سەخت بداتن لەگەڵ ئەمریکا بوەستێ و لەگەڵ ڕۆژئاوا بوەستێت لە دژی ئێران. ئەگەر عێراق لەگەڵ ئێران بوەستێتەوە و پشتیوانەیە ئەوان بکە ئەوە هەر شتێک بەسەر عێراقدا بێتن ئەو لەسەر خۆیان دەوەستێت. ئەگەر عێراق ڕێگە بەهێزەکانی ئەمریکا بدات بمێنەوە ئەگەر عێراق ڕێگە بدات لە ناوە خۆدا بجوولێت و لەگەڵ ئەمریکا و ڕۆژئاوا کار بکاتن ئەو کاتە من بڕوام وایە ئەمە تەواو دەرفەتێکە بۆ عێراقیەکان بۆ ئەوەی کۆنتڕۆلی عێراق دەست بهێننەوە لە ئێرانی وەربگرنەوە کۆنتڕۆل بکەوێتەوە دەست خۆیان. من تەواو بڕوام وایە ئەمە دەرفەتێکە بۆ گۆڕانی ڕژێم لە ئێرانیش. بەڵێ دکتۆر وەڵامێکی کورتمەوێت ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم. مەترسیەکە ئەوەیە و خەمی گەورەی عێراقیەکان ئێستا ئەوەیە دەڵێن نامانەوێت عێراق وەکو غەزە و بەیروتی لێبێت. ئەمە ڕووەدا؟ من بڕوام وانە کە ئەمە ڕوودات بە هیچ شێوەیەک. من بڕوام وایە کە ئەم جەنگە هیچ کاریگەریەکی هەبێتن لەسەر عێراق بۆ ئەوەی ببێتە غەزەی دۆمیا خۆت بەیروت. ئیسرائیل هیچ بەرژەوەندیەکی هیچ خواستەیەکی نییە لەسەر ئەوەی بێتە نێوە عێراق بە هیچ شێوەیە و هەرێ هەژمونێکەوە هەر ئامانجەکە ئیسرائیل هەیبێت لەنێوە خۆی عێراق ئەوە پێویستە سەیری ئەوە بکات کە تاران چی دەکاتن. بەڵێ بەڕاست دکتۆر ئەلی گۆڵد سەرۆکی دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی لە واشنگتن لەگەڵماندا بووی. سوپاس.